خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ڕۆڵی حەزب لە کۆمەڵگەدا هەروەها ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی سەرەکی لە خەباتی پەرلەمانی و لە خەباتی حکومڕانی و تەنانەت لە دۆزی نیشتیمانیدا چی بووە. ئاوردانەوەیەک لە خەباتی سیاسی هێزە سیاسیەکان و ژیانی حەزبی و گونجاندنی لەگەڵ دۆزی یاندۆخی نیشتیمان پەروەریدا. ئەم شەو لەگەڵ بەڕێز شێخ جەنگی ساڵایی نووسەر و چاودێری سیاسی گفتوگۆی لەبارەوە دەکەین. بەڕێزیان لە شاری کەرکووکەوە لەگەڵمانە. بەڕێز کاک شێخ جەنگی ئەم کاتت باش سڵاوت لێبێ. سەرتامەوێ باسی ئەوە بکەین کە خوێندنەوەی تۆ بۆ ژیانی حزبی و ئەم دۆخانە و بە تایبەتیش یەکێتی نیشتیمانی کوردستان بە نموزەزێک وەربگرین. بەڵێ شەوتان باش. بەڕێستان باش. شەوتان باش. شەوی بینەرانی ئازیزی کورسات نیوز باش. هەوڵە دەین لەم پانۆڕاما لەم کاتژمێرە لەم چلدەقەیە هەوڵ بدەین گەورەترین زانیاری دەربارەی پێشینەیەکی مێژووی سیاسی یەکێتی نیشتیمانی بخەینە ڕوو و هەروەها لەم 30 ساڵەی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی سۆشیال دیموکرات چی بەدەستێناوە چی کردو بۆ گەلی کوردستان و ئەو نەنجی و کەم و کوڕیانە چی بوونە کە ڕوبەڕووی بووتەوە ئەو ئەڵانگاریانەی کە ڕوبەڕووی بووتەوە لە ئایندەدا پێویستە چی بکات. بەڵێ سەرەتا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناوەڕاستی هەفتاکانی سەدەی ڕابردوو دروست بوو پێک هات و دەستی کرد بە شۆڕشێک. ئەو شۆڕشە شێوازێکی نوێی داهێنا لە ئەو نەریتە تەقلیدیەی باوی شۆڕش لە باشووری کوردستان. دەشتە بژێرێکی سیاسی خوێندەوار هەستان بە دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەم دەستە بژێرە پێشووتر هەڵگری باڵی چەپی بزوتنەوەی نەتەوایەتی گەلی کوردستان بوون و ئەو دەستە بژێرە توانیان ڕەوتێکی نوێ بەدایەنانێکی نوێ شۆڕش دەست پێ بکەنەوە و ئەو شۆڕشە ناوی لێنرا شۆڕشی نوێی گەلەکەمان. ئەم دەستە بژێرە یەکێک لە خاخەسڵەت و سیفاتە سەرەکیەکانی کە بە سەرووی خەسەتەکان دادەنرێتن. ئەم دەستە بژێرە لە استراتیژیەتی خەباتی خۆیاندا ڕێزکەی کوردایەتی و بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان لە باشووری کوردستانیان نەبەستایەوە بە هیچ یەکێک لە پایتەختەکانی وڵاتە هەرێمەتەکانی ناوچەکە. ئەمە گۆڕانکاریەکی جۆری بوو لە شێوازی چۆنیەتی خەبات و تێکۆشان لە باشووری کوردستان. بەڵێ ئەم استراتیژە و گرتنەبەری ئەم ڕێچکەیە توانی خەستەتەکانی و سیماکانی یەکێتی ڕنگڕێژ بکات بەوەی کە لە پارتە سیاسەکان و شۆڕشەکانی پێشخۆی جیا بکاتەوە. بەوەی بۆ یەکەم جار بوو لە باشووری کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان خاوە بە توێرێکی شۆڕژگێرانە و بیرێکی سیاسی کە کردیە چەمچ و چەکی خەباتی چەکداری لە شاخدا. خاڵێکی تریان کە جێگەی جیاکردنەوەیە لەگەڵ شۆڕش و پارتە سیاسەکانی پێشخۆی ئەوە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی پێشمەرگەی کوردستان استراتیژی پارتیزانیان هەڵبژارد لە بریتی شەڕی بەرەیی. ئەوە بوو یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزی پێشمەرگەکەی بەوە ناسرێنان کە هێزی پێشمەرگەی کوردستان هێزی لە شکاندن نەهاتووی دژمن بەزێنە ئەو شەرەفەیان پێبەخشرا. بەڵام ئەو ڕێزکەیەکی تریشکان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەدەبیاتی ئەو نەریتە تەقلیدیەی باوی شۆڕش کە کاتی خۆی هەبوو ئەویش کارەکتەرەکانی ناو شۆڕش بە پێی تواناکانی خۆیان ئەو پۆستە سیاسی و سەربازیانیان پیادە دەکرد کە لە ئەنجامی تواناکانی خۆیان و لە قودراتی خۆیان بەدەسات بوو نەک پێگە کۆمەڵایەتی و ئەدەبیاتە دەرەبەگایەتەکەی ڕابردوو کە لە پێشووتر هەدا هەبوو.
ئەمانە ئەو خەسڵەتانن کە وایە یەکێتی نیشتیمانی کوردستانی جیا کردەوە لە شۆڕشەکانی پێشخۆی و لە پارتە سیاسەکانی پێشخۆی. یەکێتی نیشتیمانی کوردستان پشت و پەنای بردە بەر جەماوەر و هێزێکی هەڵقوڵاوی ناوهەناوی جەماوەر بوو و لە ناو جەماوەرەوە هەڵقوڵا بوو، بۆیە پاڵپشت نەبوو بە هیچ هێزێکی دەرەکی و پشتیشی نەبەستا بوو بە هیچ هێزێکی دەرەکی. ئەم خەسەتەوای لێکرد بوو لە ئاراستەکردنی سیاسەتی شۆڕژگێڕی بەڕاستی سربەخۆ بێ و بتوانێتن بڕیاری سیاسی خۆی بدات. ئەمە ئەو قۆناغە بوو هەتاکو ساڵی 1992 کە وێزگەیەکی تر لە ژیانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێکا پاش هەرەسێنانی بلۆکی سۆشیالیستی و یەکێتی سۆڤێت و پاشەکشەی هێزە چەپەکانی چەپ و کۆمەنیستەکانی ئەو سەردەما یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕەخساندنی زەمینەیەک بۆ گونجاندن لەگەڵ دۆخی تازەی نێودیانی و نێودەوڵەتی و پاڵپشتیش بەوەی کە پێشینەیەکی باگراوندی چەپی ناسیۆنالیستی بوو هەستا پارتی سۆشیال دیموکراتی خۆی ناساند وەکو پارتی سۆشیال دیموکرات کە یەکانگیر دەبوو و دەهاتەوە لەگەڵ ئەو پێشینە مێژوویە سیاسەی کە هەیبوو. ئەمە بە قۆناغی دووەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دادەندرێ و لەو کاتەدا یەکێتی نیشتیمانی کوردستان لە پاش دروستبوونی یەکەم پەرلەمانی کوردستان لە ساڵی 1992 ئەو کاتە کەوتە قۆناغی حکومکردنەوە لەگەڵ هێز و پارتە سیاسەکانی کە لە ساحەکەدا هەبوون ئەو سەردەما. ئەوەی جێگەی شانازیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەتوانین بە خەسەت و سیفاتەکانی وا بیناسینەوە ئەم هێزە سیاسیە نیشتیمان پەروەرە نەتەوەییە هەرگیز پشتی لە پارچەکانی تری کوردستان نەکردو و هەمیشە هاوکاری ڕۆڵی یەکێتی چی بووە لە پرسی نەتەوایەتیدا مەسەلەن لە مێژووی دروستبوونیەوە لە خەباتی نەتەوایەتیدا ڕۆڵی یەکێتی چی بووە؟ ئەوجا ئێستا من دێمە سەر ئەو بابەتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی نەتەوایەتیەوە لە نەتەوایەتی و نیشتیمانیەوە هەرگیز قوڵایی استراتیژی خۆی بە هیچ یەکێک لە پایتەختەکانی وڵاتە هەرێمەکان نەبەستاوەتەوە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕێبازێکی ڕیالیستانە مامەڵەی کردووە لەگەڵ هاوچێشە هەرێمەتی و نێودەوڵەتیەکان بە شێوەیەکی واقعیانە و داکەوتەیی مامەڵەی کردووە لەگەڵ ئەو واقعی کە لە ئەو هاوچێشە سیاسیانەی کە لە ناوچەکە هەیە. ئێستا دێمە سەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سروشتی جیۆپۆلیتیکی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باشووری کوردستانیشی لە بەرچاو گرتووە، چونکە هەر هێزێکی سیاسی سروشتی جیۆپۆلیتیکی یعنی ئەو جوگرافیا سیاسیەی کە سنووری قەڵەمڕەوی حکومڕانیەکەیەتی لە بەرچاو نەگرێت ئەوە ئەو کاتە لە تیۆرە سیاسیەکەی و بیری سیاسی سەرتیق چووە و کورتێن و ناتەواوە. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان سیاسەتێکی واقعیانەی بەکارهێناوە و مامەڵەی لەگەڵ کردووە لەگەڵ ئەو دیاردە سیاسیانەی کە لە ناوچەکە سەریان هەڵداوە و ڕوبەڕووی بۆتەوە. کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان هێزێک نەبووە بە خەیاڵ و وەهمی درۆیانەی نەتەوەچێتی دەست بکاتن بە داهێنانی کۆمەڵێ دروشم کە دوور بێ لە واقعی سیاسی کوردستانەوە. هەر بۆیە لە نیو سەدەی خەباتی نزیکی نیو سەدەی خەباتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی نەتەوەیی نیشتیمانی پێشکەوتنخوازی دیموکراتی خواست لێی بڕوانین. وەکو دیاردەیەکی سیاسی دەبێ هەموو ڕەهەندەکانی شی بکەینەوە ئەگەر بمانەوێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرچاوڕوونیەکمان هەبێ کە ئێستا بە تایبەتی لەم دۆخەی ئێستادا هێزێکی ئاوها گەورەی کاریگەر لەسەر ساحەی گۆڕەپانی سیاسی کاریگەریەکەی بەردەوامە و ئەم کاریگەریەشی پرسیارێکی ورژاندووە بە تایبەت لە ناو ڕای گشتی سۆشیال میدیا. ئایا زەرورەتی بوونی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا ماوە بە تایبەتی توێرێکی سیاسیەیە توێرێکی سیاسیەیە کە باس لە بوونی پارتە سیاسیەکان و درێژەدان و بەردەوامیان دەکات ئەویش ئەوەیە
هەر پارتێکی سیاسی ئەگەر هیچ پاساوێک بۆ مانای بوونی نەمینێت دەپوچێتەوە. لەبەرەوە ئەمن دوو نمونەی زیندوو تا دێنمەوە بۆی بینەران ئەو وێنەیان لە ڕوون بکەمەوە. دوو پارتی سیاسی هەبوونە لە ڕۆلی گەورەیان نەبووە لە ڕابردوودا، بەڵام نەیانتوانێت خوێندنەوەی ڕاست و دروست بکەن بۆ ڕووداوە سیاسەکان و لەگەر ڕەوتی سیاسی و پرۆسەی سیاسی بەردەوام بن، دەنگەکانیان کەمی کردووە و تەنانەت زۆر هاتوونەتە خوارەوە لە سەردەمانێکە کە لەوانەیە حیزبی یەکەم و پێشڕەو بووبێتن لە عێراق و لە کوردستانیش. بەڵێ ینی سەردەمانێکی زۆر دووریش نییە، دەبینین پارتی سیاسی وا هەبووە لە 125 دەنگەکانی هێناوە کەچی ئێستاکانە دەنگەکانی بە ڕێژەیەکدا بەزیوە وا لە ناو ڕای گشتی تارێکی تر ناتوانێتن ئەو تێزە سیاسی پێشکەشی کرد بەردەوام بێ لەسەری و دەنگەکانی بەدەست بێنێتەوە. هۆکار چییە؟ هۆکار چیەتی کاک شێخ زەنجی، یعنی هۆکار چییە کە تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ضرورێتە و بەڵام وێڕای ئەوەی ئەو هەموو سەختی و هەوراز و نشێوانەی هەیە هێشتا ئەو حەزبە بەردەوامە؟ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە دەبێ لە دوو ڕاهەندەوە تەماشای بکەین. بەڵێ یەکیان یەکێتی لە دەرەوەی مێژووی خۆی، دووەمیان یەکێتی لە ناوەی مێژووی خۆی. یەکێتی لە دەرەوەی مێژووی خۆی بەو مانایە دێ یەکێتی هەڵگری کۆمەڵێ دروشمە، لەو دروشمانە دروشمی ئاشتیە، مافی مرۆڤە، دەستەبەرکردنی ئازادیە دیموکراسیەکانە. ئێستا من نمونەیەکت بۆ باز دەکەم لەسەر مەسەلەی ئاشتی کە لە دەرەوەی مێژووی خۆیدا چ گریجێکی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها بۆ ئەندامان و لانگران و کادرەکانی خۆی نەبووە، بگرە بۆ تەواوی خەڵکی کوردستانیش بووە. بۆیە ئەم زەرورەتە ئەم تێزە ئەوە دەسەلمێنێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا زەرورەتێکی مێژوویی ماوە کە بەردەوام بێ لە خەبات و بتوانێتن ئەو داخوازیانەی خەڵک و جەماوەر جابەجێ بکات و وە بشتوانێتن تەکانێکی تر بە خۆی بدات و لاپەڕەیەکی نوێ هەڵداتەوە لە خەباتی سیاسی خۆی. لەم ساڵدا دیاردەیەکی سیاسی ڕوویدا، محکەمەی فیدرالی عێراق ئەو کاتی کە فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانی بە شێوەیەکی ناسایی لە قەڵەمدا، هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکیان کرد. لەم کۆبوونەوەیە گفتوگۆ و مشتومڕ کرا لەسەر مەسەلەی ئایا ئێمە چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم بڕیارەی محکەمەی فیدرالی. ئەوە ڕۆڵی هەڤاڵ جێگری سەرۆکی حکومەت و هەڤاڵ سەرۆکی پەرلەمان بوو، توانیان قەناعەت بە هاوبەشەکانمان بێنن لە حکومڕانی کە ئەم یاسایە ئەم بڕیارە بڕیارێکی قەتعی باتە کە هیچتانەیە کەڵناگرێ. ئەم جۆرە بیرکردنەوەی یەکێتی لە ئاشتی، لە چەسپاندنی ئاشتی، ئەمە سوود و سوودەکانی بۆ تەواوی خەڵکی کوردستان دەگەڕێتەوە و ئەو دڵە ڕاوچەی کە لەو سەردەمەدا دروست بوو یەکێتی ئەم دڵە ڕاوچەی ڕەواندەوە. ئەمەیە پێی دەوترێ یەکێتی لە دەرەوەی مێژۆکەی خۆی. بەواتە یەکێتی هەمیشە خزمەکاری داخوازەکانی خەڵکی کوردستان بووە بە چاوپۆشیکردن و لە بەرچاوگرتنی ئەو نەنجیانەی کە لە مێژووی کە ئەو چەمکەی کە یەکێتی لە ناوەی مێژووی خۆیدا هەر سێ ئاوێنەکەی هەر پارتێکی سیاسی کە بەسەری دادێنێت. دێمە سەر ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەست چییە لە ناوەی مێژووی خۆیدا؟ بەڵێ هەموو پارتێکی سیاسی لە دنیادا بەر لەوەی بینە سەرەوە کاک شێخ زەنجی سێ کۆڵەگەی هەیە. کاک شێخ زەنجی سێ کۆڵەگەی هەیە. بەڵێ بەڵێ کاک شێخ زەنجی بەر لەوەی بینە سەرەوە مەبەستت لەوەیە کە هۆکاری پێداگیری یەکێتی لە تێگەیشتنی زوو درکردن بە واقعی عێراق و بڕیارەکانی محکەمەی فیدرالی وای کرد کە هەرێمی کوردستان ینی نەکەوێتە بەردەم قەراراتی سەختتر و تووشی بووکانەوەی زیاتر ببێت. مەبەستت لەوە بوو کە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان؟ بەڵێ بە دڵنیاییەوە باس لەوەیە، یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم هەڵوێستە ئاشتیانەی یا با بڵێین
دڵنەواییکردنی خەڵک و دەرکردنی خەڵک لەو دڵە ڕاوچەیە ئەمە بۆ تەواوی خەڵکی کوردستانە تەنا بۆ یەکێتەکان نەبووە ئەمە هەر تەناوەکو نمونەیەک هێنامەوە دەیان نمونەی ترمان هەیە کەوا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەو پرۆسەی بەردەوامی دانووسانەکانی لە بەغدا ئەو واقعیانەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تێگەیشتنی بۆ بڕیارەکانی محکەمەی فیدرالی لە بەغدا و هەوڵدان بۆ قەنەعەت پێهێنان و ڕازیکردنی هێز و لایەنە سیاسی عێراقیەکان کە دەبێت مامەڵەیەک بکرێت لەگەڵ هەرێمی کوردستان مامەڵەیەک بێ لەسەر بنەمای دەستور بێ و وای کردکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان کە بتبێتە پارێزەرێک و داکۆچیکەرێکی سەرسەختی مافەکانی خەڵکی کوردستان ئەوە ڕەنجی دایەوە تەنانەت لە ناو تەواوی ڕای گشتی خەڵک و تەنانەت لە سۆشیال میدیاش یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هاوبەشەکانی تووشی ململانەیەکی سەخت بوو تەنانەت پەیوەندەکانیان گەیشتە ئەو ڕادەی خراپترین دۆخ بەڵام یەکێتی پاشگەز نەبووە پاشەکشەشی نەکرد و دای نەهێنا کەوا دەست هەڵبگرێت لە داخوازەکانی خەڵکی کوردستان هەر بۆیە لەمەوە ئەگەر ئێمە وەک کادرێکی یەکێتی و لە دەرەوە یەکێتیش ئەمە سوود و قازانجەکانی بۆ تەواوی چین و توێژەکانی خەڵکی کوردستان بوو کەوا ئەو دڵە ڕاوچیانەی ڕەواندەوە ئەمەیە ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم ڕۆڵە قەت ناکرێت نادیدە بگیرێ ئەم بۆچوونەی یەکێتی ئەم هەڵوێستە یەکێتی هەڵوێستێکی واقعیانە و عەقلانی بووە لە مامەڵەکردنی لەگەڵ دەرهاویشتەی ئەو بڕیارە سیاسیانەی کەوا لە عێراق درا وتوانی قەنەعەت بێنێ بە هێز و لایەنە شیعیەکان کە لە حکمڕانین و لە ئیدارەی دەوڵەت دەبێ مامەڵەیەکی دەستوری و یاسایی لەگەڵ هەرێمی کوردستان بکەن بۆیە ئەم ڕۆڵە ناکرێ نادیدە بگیرێ ئەگەر هەر پارتێکی سیاسی لە زیاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بواە پێم وایە نەیدەتوانی ئەم ڕۆڵە بگێڕێ چونکە ئێستا ئێمە لە حکومەتین و بەشدارین لە حکومەت و هێزێکی کاریگەرین لە دروستکردنی بڕیاری سیاسی لە ناوەندی سیاسی لە بەغدا و لە هەرێمی کوردستانیش بەڵام ئەمە بەو مانایە نییە ئێمە وڵاتەکەمان کردوتە باشتێک و پان و بەرین و نەنجەکان و عیبەکانی کە بەسەر حکمڕانی و سیستەمی حکمڕانی لە هەرێمی کوردستان هاتووە ئێمە تێیدا بەرپرسیار نەبین بۆیە لێرەوە دێمە سەر ئەوەی ئەو نەنجی و عیبانەی کە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە بەڵێ پاش ئەوەی کە قۆناغی دووەمی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێکا لە پاش ساڵی 92 هەڵگرتنی فەلسەفە و هزری سۆشیال دیموکراسی ئێمە دەبێ ئەو ڕاستیە حاشا هەڵنەگرە نکۆڵی لێ نەکەین کە کادرەکانی ئێمە لەو سەردەمەدا لە هەڵبژاردننی یەکەم پەرلەمانی کوردستان و بەشداریکردنی ئێمە لە کابینەکانی حکومەت کادرەکانمان هوشیارەکی تەواو و بە مەعریفەیەکی سیاسی حزبی سۆشیال دیموکراتەوە دەست بەکار نەبوون بۆیە چەند نمونەیەکت بۆ دێنمەوە ئەمانە وایان کرد دەنگەکانی ئێمە لە پاش 2005ەوە کەم بکە ئەگە تەماشا چاوێک بە لاپەڕەی مێژووی دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بجێڕیت دەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە 2005 زۆرینەی دەنگەکان لە ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پارێزگاکان زۆرینەی دەنگەکانی بەدەستێنا بەڵام کاتێ لە 2006 کادرەکانی ئێمە لە حکومەت و کادرەکانی ئێمە لە فراکسیۆنی پەرلەمانی نەیانتوانی لەسەر بەرمەبنای پرەنسیپ و مەبادیەکانی حزبی سۆشیال دیموکرات ئەو پرۆژە یاسایانە گەڵاڵە بکەن و فۆرمەڵە بکەن لە دەقێکی یاساییدا کە خزمەت بە فکر و فەلسەفە و هزری سۆشیال دیموکرات بکە بۆیە ئێمە ڕوومان لە پاشەکشە کرد ئەو کاتەی کە حکومەتی هەرێمی کوردستان لە 2006 بڕیاریدا بەیەنانی کۆمپانیەکانی ببوورە بیانی بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەوە بەرێمنان کەن کە باج بەخشیانی لە باج یەکێکیش لە پرەنسیپ و مەبادەکانی حزبی سۆشیال دیموکراتەوەیە دەبێ باج و ڕسومات بخاتە سەر کۆمپانیا گەورەکان و باج و ڕسومات لەسەر هاوڵاتیانی کەم دەرامەت کەمەوەکە چونکە حزبی سۆشیال دیموکرات فەلسەفە و هزری حزبی سۆشیال دیموکرات پێش ئەوەی
تیۆرێکی سیاسی و فکرێکی سیاسی بێ تیۆرێکی ئابووریە کە لەسەر سێ کۆڵەگە بەندە. یەکەمیان کاری تێر و تەسەل، دووەمیان کرێی تەواو، پێدانی کرێی تەواو، سێەمیان کە لە هەمووی گرنگترە ئەویشەوەیە سەپاندنی بازی هەڵکشاو. بەداخەوە کادرەکانی ئێمە لە پەرلەمان و لە حکومەت لە تیمی حکومەت کەمتر بێ ئاگا بوون کە بتوانن ئەم پرەنسیپانە لە حکومەتی هاوبەش بسەپێن لە کارنامەی حکومەتدا. ئەوە بوو کە ڕەوانشاد مامزەلال یادی بەخێر هەمیشە دەیگوت بگەڕێنەوە بۆ خانێ قوڕەکان. بەبەست لە خانێ قوڕەکان ئەوە بوو ئەو یاسا و پرۆژانە بخنە گەڵاڵە بکەن و فۆرمەلە بکەن ببورن کە لەگەڵ پرەنسیپە و مەبادیەکانی حزبی سۆسیال دیموکرات دێتەوە کە بتوانێت دادپەروەری کۆمەڵایەتی بۆ زۆرینەیەک لە خەڵک دەستەبەر و زامن بکاتن. لەلایەکی ترەوە هێنانی ئەو کۆمپانیانە و ئێستاش لە حکومەتی هەرێمی کوردستان سەپاندنی سەرانەیەکی زۆر لە خەڵک لەسەر هاوڵاتیان دەبواە تیمی ئێمە لە حکومەت ڕوبەڕووی ئەم سیاسەتە ببنەوە، چونکە ئەوەی ئەو سیستمە سیاسی ئێستا هەرێمی کوردستانی پێوە بڕێوە دەبرێ. ئەوەی عێراقیش سیستمێکی سیاسیە زۆربەی توێژەرەوانی لێکۆڵونەوەی استراتیژی باز لەوە دەکەن کە پاڵپشت بەدەیان دراساتی ئەکادیمی ناوزەندی ئەم سیستمەیان کردووە بە سیستمی کلانتیلیزم، واتە دروستکردنی دەست و پەیوەند دروستکردن، واتە پارتە سیاسیە دەسەڵاتدارەکان هەڵدەستن لە ڕێگەی دەسەڵاتە سیاسی و ئیدارەکانیانەوە دەست دەگرن بەسەر سامانی وڵاتدا و سامانی وڵاتیش بەکاردێنن بۆ پشکەکانیان لە بازاردا، پارە و دەسەڵاتەکانیشیان بەکاردێنن بۆ فراوانکردنی بنکە جەماوەریەکانیان. ئێستا ئەوە تێبینی دەکرێت کاک شێخ زەنجی، ئەوە تێبینی دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستانیان هێزێکی سیاسی کاری لەسەر بکات؟ نەکاری لەسەرەکە. ئێستا ئەو هێزە سیاسیی کە ئێمە ئەو بەشە لەگەڵمانە سیستمی نیولێربلاریزم جێبەجێکە. نەترسیەکەی چییە؟ بلاریزم سیستمی نیولیبرالیزم بەو شێوەیە دەیەوێ کۆی ئەو کەرتە خزمەت گوزاریانەی کەوا خزمەت بە خەڵک دەکا بداتە کەرتی تایبەت و کۆمپانیەکانی دەستڕۆیشتوی حزب بەمەش بۆی زیاتر قەیرانەکانی هاوڵاتیان زیاتر بکات و ئەو زەمینە خۆشەی کە ئێستا بۆ پارتێکی وەکو یەکێتی کە هەڵگری شوناسی سۆسیال دیموکراتە کە ڕەخساوە زیاتر خەبات بکات و زۆرترین جەماوەر و پانتایی جەماوەری لە خۆی کۆبکاتەوە هەوڵ بداتن جەماوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکاتن. وەکو ئەو کەرتانەی بەنمونە کەرتی پەروەردە ئێستا بەدەست کۆمپانیا ئالیەکانەوەیە، کۆمپانیای بزانکۆکان بەدەست کۆمپانیا ئالیەوەیە، کەرتی ئاو دەیانەوە بیدەنە دەست کۆمپانیا ئالیەوە، کارەبا بدەنە دەست کۆمپانیا ئالیەکانەوە. ئەم مەبەست لەم سیاسەتە ئەوەیە دەیانەوێ ئەو سیستمە سیاسی کە لە پاش سەدەکانی 19 هاتەکایەوە کە سیاست بریتی بێ لە سیاسەتی حکومڕانی، نەک سیاست بریتی بێ لە علمی دەسەڵات، واتە پیادەکردنی دەسەڵات، کە ئێمە وەک حیزبێکی سۆسیال دیموکرات پێویستیمان بەوەیە کە ئەو سیاست وا پێناسە بکرێتن لە سیستمی حکومڕانی کە پیادەکردنی دەسەڵاتە، واتە سیستمی سیاسی نەک ڕژێمی سیاسی. ئەو سیستەمە نیولیبرالیزمە کاریگەری و مەترسیی دەبێت کاک شێخ زەنجی. ئەو سیستەمە تەطبیقکردنی ئەو سیستەمە نیولیبرالیزمە کاریگەریەکی دەبێت؟ ئەو سیستەمە ئێستا نمونەیەکی زیندوت بۆ دێنمەوە. ئێستا لە فەرمانگەی دادنووس لە هەولێر بە نمونە دێنمەوە، چکە لەوێ ئاگادارم کۆمپانیاکی لوبنانیان هێناوە بەس فۆرمێک بۆ هاوڵاتیان پڕەوەکە ئەگەر تۆ بتەوێ وەکالەتێک بریکاریەک دروست بکەی 25,000 لێ دەستێنێ، دوایش دەبێ بچیتە لای دادنووسەکە فەرمانگەی دادنووس لەلایەک 3,000 لەلایەک 4,000 تری لێبسەنێ. بۆ هاوڵاتیەک ئەمە وەک جۆرێکە لە سەپاندنی یعنی سەرانە وەرگرتنە. ئەم کۆمپانیایە سەر بە یەکێک لە دەستڕۆیشتەکانی حیزبە کە هیچ زەرورەتێک بۆ بوونی نییە. ئەگەر ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوبەڕووی ئەم جۆرە کردەوانەی
جێبەجێکردنی نیولەبلاریزم ببووینایەتەوە دەنگەکانمان پاشەکشەی نەدەکرد. بۆیە ئێستا پێویستە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان پێداچوونەوەیەکی گەورە بکاتن بە فکر و هزری حزبی سۆسیال دیموکرات و مەبادیەکانی کادرەکانی لە حکومەت، کادرەکانی لە فراکسیۆنە پەرلەمانیەکان، لە ئەنجومەنی پارێزگاکان بە ئاگا بن، خاوەنی ئەو معریفە سیاسیە بن کەوا بتوانن بەرنام ینی پرەنسیپ و مەبادیەکانی حزبی سۆسیال دیموکرات جێبەجێ بکەن. سەپاندنی ئەم سەرانە لەسەر هاوڵاتیانی خەڵکی کوردستان بەڕاستی ئەمە بارگرانیەکی قورسە کە ئێستا هاوڵاتیانی کوردستان دووساری بوونەتەوە. گومانی تێدا نییە تیمی حکومەت یەکێ لە ئاوێنەکانی کۆڵەگەی یەکێتی لە ناوەی مێژووی خۆیدا یا هەر پارتێکی سیاسی کادرەکانیەتی لە دام و دەستگا حیزبەکانی خۆی. ئاوێنەی دووەمیان بریتە لە ستافی فراکسیۆنەکانی لە پەرلەمان و لە ئەنجومەنی پارێزگاکان و ئاوێنەی سێمیشیان بریتە لە تیمی حکومەت لە حکمڕانیدا. ئەمانەی کە من بۆ جەنابتم باس کرد ئەمانن کەوا ڕێژەی هاوسەنجی دەنگەکانی پارتی سیاسی بەردەوامی پێدەدا زیادی دەکا یا کەمی دەکاتەوە. بە نمونە ئێستا ئەگەر لە شاری سلێمانی سنووری قەڵەمڕەوی حکمڕانەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کادرەکانی ئێمە لە حکومەت بتوانن سەرانە و ئەو سەرانانە لەسەر خەڵک کەمەوەکەن، هیچ پێویستی بە کادری یەکێتی نیشتیمانی کوردستان نابێ بچێت لە دەرگای ماڵەکاندا پێی بڵێ دەنگم پێ بدە. ئەو کاتە هاوڵاتیان بە سێوەیەکی سروشتی دەنگی پێدەدەن، دەڵێ من دەنگ بۆ پارتە دەدەم کە سەرانە لەسرم کەم دەکاتەوە. کاکشێخ جەنجی ئەوە سیستەمی حکومڕانیە ببوورە، ئەوە سیستەمی حکومڕانیە و بۆ بەردەوامیدانی کاروباری کارچۆڕوی داری حکوومەتە یان بەڕاستی ئەمە سەرانە وەرگرتنەوەکو جەنابەت وەسفی دەکەی. مەسەلەن ئێستا کۆمەڵێک بابەت هاتۆتە پێشەوە هەر پارە لە خەڵک وەردەگیرێت. ئەمڕۆ قەراری درراوە پاسپۆرت دەبێتە 91,000 دینار کە ئەمە بۆ خەڵک زۆرە، تۆ مەسەلەن عایلەیەک بچێت ڕەنگە چەند 90,000 زۆر بکات. ئەمە بۆ تەکمیلەی یان سیاست و علمی بەڕێوەبردنە یان بەڕاستی بۆ ئەوەیە خەڵک قەت نەگاتە خۆشگوزەرانیەک کە لە حزب بێمنەت بێ. یەکێک لە پرەنسیپەکانی یا با بڵێین ئەو ئامانجەی حزبی سۆسیال دیموکرات خەباتی بۆ دەکات لە تەواوی دنیادا ئەوەیە کە دابینکردن و زامینکردنی خۆشگوزەرانیە بۆ هاوڵاتیان. حکومەتەکانی دنیا دروست دەبن بۆی خزمەت بە خەڵک بکەن، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ئەو سیستەمەی کەوا حکومەتی پێوە بەڕێوە دەبرێ و سیاسەتە گشتەکانی کە بەرکەوتنی ڕاستەوخۆی لەگەڵ هاوڵاتیان هەیە دەبینین ئەم سەپاندنی ئەم سەرانە وەکو مەکتەبە ئالیەکان، زانکۆ ئالیەکان، نەخۆشخانە ئالیەکان کەمانە دەبێ بەڕاستی بەدەست کەرتی گشتیەوە بن و خزمەت گوزاریەکان بە خۆڕایی یا بە شێوەیەکی سمبڵی پێشکەش بە هاوڵاتیان بکەن. ئەم سیستمی نیولیبرالیزمە ئێستا تەبەن باڵی کێشاوە بەسەر پەیوەندی نێودەوڵەتیەکان لە کۆمەلگەی نێودەوڵەتی. ئەویش بە ڕۆڵی خۆی ئەم سیستمی نیولیبرالیزمە ڕنگ دەداتەوە لەسەر حکومەتەکانی دنیا. حکومەتەکانیش کە پیادەی ئەم سیستماکەن کەواتە ڕنگ دەداتەوە لەسەر هاوڵاتیانی خۆیان. بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا ئەرچێکی مێژووی خۆی بێوێ درێژە پێبدا دەبێت ڕوبەڕووی هەموو ئەو سەرانانە بوەستێتەوە کە سەپێنراوەتە سەر خەڵکی هەرێمی کوردستان. لە کاتێکدا پاشەکەوتی موچە لە گۆڕەیە، لە کاتێکدا مەسەلەن ژیانی هاوڵاتیان دابین نەکراوە، ئەو سیستمی سیاسی کە باسم کرد مەحسوبیەت و منسوبیت ئەو مۆدیلە ئابووریە سیاسی لە هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێت. بە نمونە ئەگە تۆ لە هەولێر بدا بمەزرەی بە پاسەوانی مۆلیداهلەکان دەبێ ئینتیمات وابەستەیتە بێ بۆ پارتێکی سیاسی دەسەڵاتدار، ئەگە نابێ بەش دەبی لەو کە کەمترین مافە. ئەمە چیمان پێ دەڵێ؟ ئەمە پێمان دەڵێ ئەم دەسەڵاتە هەوڵ دەداتن کۆمەلگە دابش بکات لە زیاتی دابینکردنی خۆشگوزەرانی بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان بەبێ جیاوازی کۆمەلگە دابش دەکات. کۆمەلگەیەک دابش دەکات خەڵکانی تر چاوی لێ بکەن
بڵێ ئەگەر تۆ سەر بەو پارتە سیاسی نەبی کەواتە تۆ مەحرومی وەکو هاوڵاتیەک بژەی. ئەمە چی دروست دەکاتن؟ ئەمە لە سوسیالیزای سیاسی کۆمەڵناسی سیاسی قەیرانێک دروست دەکا کە هاوڵاتیان بێبەش دەکا مەحروم دەکا لە مافی هاوڵاتی بوون. بۆیە زۆربەی کات ئەگەر دیقەت بدەیت وەک دیاردەیەکی سیاسیش لێی بڕوانین کە سیاست خودی سیاست لە سادەترین تعریفیدا و پێناسەیدا بە مانای لێکۆڵینەوەی لە دیاردە سیاسیەکان. کاتێک هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناچنە سەر سندوقەکانی دەنگدان بەشداری ناکەن لە ژیانی سیاسی کەمینەیەک دەچێ ئەوە بە معنا ڕەتکردنەوەی ئەو سیستمە سیاسیە کە هەرێمی کوردستانی پێوە بەڕێوە دەبرێ. هاوڵاتیانیان دابەش کردووە. لەم دابەش بوونە دەست ڕۆیشتەکانی حزب کە ئێستا خاوەنی هەموو کۆمپانیاکانی نەوت و وزە و خوێندنی باڵا و زانکۆکان و نەخۆشخانەکان و هەموو ئەمانن ئەمە وا دەکاتن چین و توێژێکی ئۆلیگارشی ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن هاوڵاتیانی کوردستان لە کەمترین مافەکانیان بێبەشن. کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان دەنجی بەرزەکاتەوە دەڵێ کاکە خۆ ئێمە لە بەرلینی غەربی و بەرلینی شەرقی ناژین شێراوە 40 کیلۆمەتر لاولێرەوە دوورە کەچی بنزین لە حکومەتەکەی دراوسێمان بە 450 دینارە بەڵام لە هەولێر لە سەروی 750 دینارەوەیە. پیاوێکی خاننشینی مامۆستا لە حکومەتەکەی دراوسێمان ملیۆنێک و 600,000 وەرەگرێ بەڵام لە هەولێر 900,000 وەرەگرێن. ئەمە چ مافێکی هاوڵاتی بوونە؟ ئەمە چ چەمچێکی هاوڵاتی بوونە بەرجەستە بوو بێ لە ناو تاکەکانی کۆمەلگەی کوردستانی. بۆیە ئەم دیاردە سیاسیانە ئەم دیاردە ئابوووریانە ئەمانەن وا دەکەن ڕایەکی گشتی دروست بووە لەسەر کەوا حکومەتی هەرێمی کوردستان حکومەتێکی ڕەشید نییە. ڕاستە ئێمە بەشداری لەو حکومەتە بەمەڵام ئەمە بەو مانایە نییە ئەمە کەم و کوڕێکان بدینین دەنگ نەکەین و دەنگمان بەرزەوە نەکەین و هەوڵیش بدەین فشار بکەینە سەر تیمەکانمان چ لە حکومەت و چ لە پەرلەمان کە ئەم جۆرە ڕەفتارە سیاسیەی کە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستان پیادەی دەکاتن ڕابگیرێ وەبەری پێبگیرێ. بەڵێ لای هەمومان ئاشکرایە لای هەمومان ئاشکرایە کە کادرانی حزب لە تیمەکانی حکومەت لە دام و دەستگا و فەرماگەکان بەرکەوتەی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ هاوڵاتیان و هەر ئەم کادرانەی حزب لە حکومەت ئەوانن دەتوانن هاوسەنجی دەنگەکانی حزب بەردەوامی پێ بدەن و زیادی کەن یا کەمی کەن. هەر ستافە پەرلەمانیەکەی ئێمەیە ئەگەر هەوڵ بداتن ئەو پرۆژە یاسایانە دابڕێژێ و گەڵاڵەی بکە فۆرمەڵەی بکە لە دەقێکی یاساییدا کە خزمەت بە دادپەروەری کۆمەڵایەتی بکاتن بۆەوەی کەوا ئەو ڕوبەرە گەورەی دەنگدەرانی ئێمە کە ئێستا بوونیان هەیە لە هەرێمی کوردستان دووبارە لە خۆمان کۆ بکەینەوە. حزبی سۆشیال دیموکرات کادرەکان و سەرکردەکانی دەبێ بکاتەوە هاوڵاتی تێکەڵ خەمەکانیان بن تێکەڵی ئازارەکانیان بن لەگەڵ یانە ئاوێتە بن ناکرێتن کادرێکی حزبی سۆشیال دیموکرات لە ڕەفتارە سیاسیەکانی لە ڕەفتارەکانی لیبرال دیموکراسی بێ وەک ئەو دەسەڵاتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. دەبێ ئەمە یعنی ئێوە کاک شەخ زەنجی من لە سنوورێکی بۆ دابنا لە وەڵامەکانە تێگەم کە تۆ ئەتەوەیە کە هەم فەلسەفەی سۆشیال دیموکرات و هەمیش شەڕەخنە لە خۆگرتن بکەیتە بنەمای بەردەوامبوون و کاری حەزبایەتی. ینی ئەوەی ئێوە ئەیڵێن مەسەلەن ئێستا بۆ نمونە کە ئەوەی پارتی تەطبیقێکا لە ناو حکوومەت ئەو نیو لیبرالیزمەی کە هەیە کە بارقورسێکی زۆری خستۆ سەرشانی خەڵک ئەمە پێویست بە تەوزیعدان ناکە خەڵک خۆی ئەزانێ بەڵام تا ڕادێک بەشێک لە کادرەکانی یەکێتی مەسەلەن لە ڕابردوودا تەطبیقی ئەو سیاسەتیان کردو. ئەمە مەترسی نییە بۆ کاڵبوونەوەی ڕێبازەکە بەسم ڕێبازی سۆشیال دموکراتی یان فەلسەفەی سۆشیال دموکرات. بەڵێ پارتی سیاسی هەمیشە دەبێ خۆی نوێکاتەوە پارتی سیاسی دەبێت ڕەخنەی لە خۆی بگرێ ئەو پارتە سیاسی ڕەخنە لە خۆی نەگرێ ئەوە لە بەرنامەکانی سەرچیخ و کورتێنە
بۆیە ئەمن وەک کادرێک نەک وەک کادرێکی حزبی سۆشیال دیموکرات بەو بڕوایی کە باوەڕم بە فکری سۆشیال دیموکراتە کە دەبێت دادپەروەری کۆمەڵایەتی لە کۆمەلگەدا جێبەجێ بکرێ و چەمچی هاوڵاتی بوون بەرجەستە بێ بۆی بەشداریکردنی سیاسی و چەمچی هاوڵاتی بوون تەواوکەری یەکترن. بۆیە حزبەکەی من ئێستا پێویستە لەسەری ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا هەڵوێستێکی زۆر جوامێرانە و نیشتیمانی و نەتەوەی وەرگرتووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا دەیەوێت تێکەڵ بە خەم و ئازارەکانی خەڵک بێتەوە. ئەوە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانە گزارش لە معاناتەکان و ئازارەکانی خەڵک دەکات. بۆیە لەمە دووە ئێمە لە بربژێرکردنی کاندیدەکانمان چ بۆ تیمی حکومەت چ بۆ فراکسیۆنە پەرلەمانیەکان و چ بۆ ئەنجومەنی پارێزگاکان دەبێت نخبەی عەقڵی معریفەی سیاسی حزبەکەمان بەرینەوێ. دەبێت ئەو خەڵکانە بەرین داکۆچیەکی سەرسەختی فەلسەفە و هێزی سۆشیال دیموکرات بن چونکە ئێمە هەڵگری ئەو فەلسەفە سیاسیین. لەبەرەوە هیچ پارتێکی سیاسی ناتوانێتن بەبێت تیۆرێکی سیاسی ئیدامە و درێژە بە ژیانی سیاسی خۆی بدا. وەگەوەی باسم کرد نابێ ئێمە باز لە خۆمان کەین شوناسی سۆشیال دیموکراتمان هەڵگرتووە بەڵام کادرەکانمان ڕەفتاری لیبرال دیموکراسی بن. یعنی ئەمە ناکرێ. ئەمە خەڵک ئەگە خەڵک بە چەمکە زانستەکەشی نەزانێتن بەڵام خۆ تێدەگا بە من بڵێ کاکە تۆ لە گەورەترین خۆشگوزەرانی دەژی کەچی باس لە چاکسازی و باز لە دادپەروی کۆمەڵایەتی دەکەی. ئەو کاتە قسەکانی ئێمە هیچ ڕەوازی نابێ ناو خەڵک بۆی ئێمە بتوانین کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەو دەنگدەرە ئازیزانەمان ئەوانەی لێمان ئازیز بوونە بگەڕێنینەوە دەبێت دووبارە دەستکەینەوە بە ژیانی حیزبایەتی. ناکرێت چونکە من سەرەتا باسم لە تێزێکی سیاسی کرد. ئەوە تیۆرێکی سیاسیە ڕێسایەکی سیاسیە کە لە سیستمی پارتە سیاسەکان کە بەشێکی گرنگ و لقێکی گرنگی زانستی سیاسەتە دەڵێ هەر پارتێکی سیاسی ئەگەر هیچ پاساوێک بۆ مانای بوونی نەمینێت دەپوچێتەوە. باسی مەسەرەن ئەنجومەنی باڵای ئیسلامی لە عێراق المەجلس العالی للثورة الإسلامية في العراق گەورەترین حزبی سیاسی شیعی بوو ئێستا نوێنەرەکەی کە ڕەوتی حکمێ خاوەن 4 کورسی پەرلەمانیە پوکایەوە. بزوتنەوەی گۆڕان لە 10 ساڵی ڕابردوو خاوەنی 25 کورسی بوو. خاوەنی لە 125 دەنجی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بوو. ئێستاکانە دەنگەکانی لەدەستدا. بۆیە ئەم تێزە سیاسیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەرکارە. بۆیە ئێستا کە ئێمە باز لە زەرورەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین شکر بۆخوا کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەوتێک دروست بووە لە ناو کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوێت پێداچوونەیەکی جددی بکاتن بە هەموو ئەو سێکتەرانەی بە هەموو ئەو کۆڵەگانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حیزبێکی سۆشیال دیموکرات لەسەری بەنداوە دەبێت پەیڕەوی بکاتن. ئەم ڕەوتە گزارشت لە زیندوەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکاتن. یەکێتی وایر وەک باسم کرد لە نیو سەدەی ڕابردوودا نوێنەرایەتی باڵی چەپی ناسیۆنالیستی کوردی کردووە و قوربانێکی زۆری داوە. خاوەنی ڕووبارێک لە خوێنە، خاوەنی سەروەریەکی زۆر گەورەیە، چ لە سەردەمی شاخ و کاری زۆر باششی لە حکومەت کردووە. بەڵام ئێمە دووبارە دەمانەوێتن یەکێتی ببێتەوە ئەو حیزبەی کە گزارشت لە داخوازەکانی خەڵکی کوردستان بکاتن ببینە خزمەتکاری خەڵک. ئەوەی کە دەمانگوت بگەڕێنەوە بۆ قانێ کوڕەکان بین ئەم تێزە ئەم پەندەی ڕەوانشاد مامجەلال لە ستافی حکومی پەرلەمانیمانە دووبارە پیادە بکەین و بەرجەستە بکەینەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز شێخ زەنجی ساڵەیی نووسەر و چاودێر و کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەلبەتە کاک شێخ زەنجی باسی لە تیۆر و یاخود فەلسەفەی سۆشیال دموکرات کرد و هەر هێزێکە خاوەنی تیۆرێکە یان بیر و بۆچوونێکە بێ دیفاعیشی لێ بکا و تەطبیقی کاوە زەڕوریەتی یەکێتی لە ئەمڕۆدا بۆ کۆمەڵگەی کوردی چ لە هەرێمی کوردستان چ عێراق و چ بۆ پرسیلێتەوەی بە گرنگ وەسف کرد. لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بنخواتان.